بیناکەی ئێمە یان نەخۆشخانەی من نەخۆشخانەی خەڵا وەکو بینایە هیچ کێشەمان نەماوە تەواو بۆ بەڵام ماوەتەوە بەستنی جیهازەکان لە مەرحەلەی بەستنی جیهازەکانین سەقفی سانۆیەکەی 2 ڕۆژتر تەواو دەبێ و سیستمی حەریق و دانانی کامێرای چاودێریمەوە ئەوش بە هەمووی هەفتەی ئێمە لە هەفتەی حوتەمین داین بە هەمووی لە هەفتەی داهاتوی شڵا ئەو شتانە کۆتایی دەبێ و تەمە ناکەین بە ڕێکوپێکی بۆ شێوەی کە پێویستی خەڵکە پڕکاتەوە ڕادستی حکوومەتی هەرێم و سەحای بکەین نەگەرمیان ئێمە ژوورەکانمان وەکو ژوور هەفتا ژوورە بێ هەفتا قەڵێتیا بێ بۆ هەفتا چارەسەرکردنی هەفتا نەخۆش بە تاک جیازەکان لە 150 جیازەکان دابین کراوە ئەو کولفەیە کە پێویستە تەمە ناکەین کێشەی کولفەمان نەبێ ئینشاءالله ئەوش ئەگەر هەمان بێ چارەسەر بکرێ برادرانی ئێمە خەڵکی خێرخوازی ئەمە لە هەیمەتێکی باشن دەستگای مرۆیی مام دوێنێ 45 میلیۆن دیناری بەخشیە دەستگاکەمان سوپاسیان نەکەین لە ڕووی داراییەوە لەوانەیە کێشێکی وامان نەبێ بەڵام لە ڕووی دووری شوێنەکەمانەوە لە مەرکەزی کڕین و دابینکردنی کەرەستەکان وەکو سلێمانی وەکو شوێنەکانی تر ئەوش من تەجەور کارێکی وای کردێمە بەلای کەمەوە لە ڕۆژێکا 2 ڕۆژ دواکەوین